جوڵانەوەی نەوەی نوێ سەرڕای ئەوەی سەلامەتی گیانی بەڕێز شاسوەر عەبدولواحید و خۆبەخشە دەستگیرکراوەکانی دەخاتە ئەستۆی ئاسایش و بەرپرسانی گروپێکی ناویەکێتی بە هەموو لایەکیشی ڕادەگەیەنێت چیدی ئەو هێرشە ناڕەوایی یەکێتی بۆ سەر سەرۆک و خۆبەخشەکانی و بەکارهێنانە دەستگای ئەمنی و یاسایەکان بۆ ململانێ و ئینتیقامی سیاسی قبوڵ ناکات و هەموو ڕێکارە مەدەنیەکان دەگرێتە بەر بۆ ڕێگریکردن و شەرمەزارکردنی پلان و گەمەناشیرنەکانیان لە زۆنی سلێمانیدا بە مەرامی کپکردنی دەنگە ناڕازیەکان و لاوازکردنی جوڵانەوەی نەوەی نوێ. لەو چوارچێوەشدا ڕای دەگەیەنین کە کاتژمێر 3 پاژنیوەڕۆی ڕۆژی سێشەممە 28/5/2019 لە بەردەم ئۆفیسی سەرەکی جوڵانەوەی نەوەی نوێ لە سلێمانی گربوونەوەیەکی جەماوەری ڕێک دەخەین و هەموو فشارە مەدەنیەکانی دیکەش لە بەردەم جوڵانەوەکەماندا کراوە دەبێت لە پێناو ئازادکردنی شاسوەر عەبدولواحید و تەواوی خۆبەخشەکانمان. دەرەنجام و هەر ڕووداوێکی نەخوازراویش دەخەینە ئەستۆی یەکێتی و هێزە ئەمنەکانیان کە هیچ مانە و بەهایەکیان نەهێشتۆتەوە بۆ ئازادی کاری سیاسی و ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ و دامەزراوە یاساییەکان. جوڵانەوەی نەوەی نوێ داوا لە سەرجەم ئازادی خوازان و یاساناس و مافپەروەران و داکۆکیکاران لە مافەکانی مرۆڤ و ڕێکخراوە نێودەوڵەتی و ناوخۆیەکان و پارتە سیاسەکانی دەرەوەی یەکێتی دەکات و هەروەها سەرجەم ڕۆژنامەنووسان و کەسایەتە دڵسۆزەکان دەکات لە بەرامبەر ئەو هێرشانەی سەرسەرۆکی گەورەترین هێزی ئۆپۆزیسیۆن و خۆبەخشەکانی بێدەنگ نەبن و بەشداری ئەو چالاکیە جەماوەریە گەورە بن و هەڵوێستی خۆیان دەرببڕن، چونکە هەڵوێستی ئەوان تەنها بەرگریکردن نییە لە نەوەی نوێ و سەرۆک و خۆبەخشەکانی، بەڵکو بەرگریکردنە لە ئازادی کاری سیاسی و بەها یاسایی و مرۆیەکان و هەموو دەنگێکی ئازا و ئازاد و گوێر. جوڵانەوەی نەوەی نوێ 25/5/2019 سپاس بۆ